پارەکە بووە درەنگادەوە چێشخانە خواردنێکی زۆر خۆشی لێ بوو هەر نەبێتەوە ڕاماسای زیتی ئێتادەی باشکەوت جامە ساقەیەش خۆت بم حەمەوتی کە چاو دۆچی هەر لە ئێستا ئەنەکەکە لە ڕۆژتان باش چۆنن؟ وارە باش ڕەواگیان چۆنی باشتری ئێستا؟ ئەواماسا باشتر بوون دکتۆرەکان لەم دوسێ ڕۆژە توای بڕێتەوە بۆ قوتابخانە زۆر باشەکەواتە دەتوانیت لەگەڵمان بەشداربی بۆ پێشبڕکەی ساڵانە یونایتد ساینس. بەسە چا مامۆستا زۆر باش خۆم ئامادە کرد و دڵیشم زۆر دڵخۆشە. ئەی ڕەواگیاندا ڕشتنەکە و ئامادە کردووە؟ بەڵە مامۆستا سێ راپەرەشنووسی و یەک خەتیشم لێ نەپەڕاندووە. ئای دەستخۆش ئافرین ئادەی با جۆمان لێبێ؟ من ڕەوا ئەم ماوەیە نەخۆش نەمتوانم بچمەوە بە خوێندنگە بەڵام توانیم سەر جەموانەکان لە ماڵەوە بە ئۆنلاین بخوێن. کۆلێژەکانی یونایتد ساینس بۆ داهاتوێکی گەشت.